خۆست بووە ساڵ جەنابەت لێرە وەکو یەکێک لەو سەرۆک وەزیرانەی وەکو سەرۆک وەزیرانی دیکەی وڵاتانی جیهانیش بەشدار بوون ئەم کۆڕبەندە بەشداریتان لە ساڵانی ڕابردووشدا هەبوو جیاوازی چی بوو لەگەڵ بەشداریکردنتان ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو منەوەی خۆی گەورە مهرەبان ڕێگەمدەن لە سەرەتا من پێشتر سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکاری ئەو ڕووداوە دڵتەزێنەی کە دوێنێ وارە دوێنێ شەو ڕوویدا لە ڕێگەین سێوین بۆ مێردین من سەرخۆشی لە کەسوکاری قوربانیان دەکەم و هیوادارم خوا سێبۆری هەموو لای بداتەوە و جێگەی قوربانیانیش بەهەشت بێت ئەوە بیستم کە پەرلەمانی ئەڵمانیاش ئێستا کۆمەڵکوژی ێزیدیەکانی بە جینۆساید ناساندووە دەستخۆشی لە پەرلەمانی ئەڵمانیا و پێشتریش بەلجیکا و فەڕەنسا و هۆڵەنداش دەکەم و هیوادارم ئەمانە تەنیا بڕیاری پەرلەمان نەبن بەڵکو و هاوکاریش بن بۆ ئەوەی بەکردەیی هاوکاری کەمکردنەوەی ئێش و ئازاری خوشک و برای ێزیدیەکانمان بکەن سە بۆ وەڵامی پرسیارەکە طبعاً ئەم کۆڕبەندە ئەم ساڵ خەڵکێکی زۆر بەشدار بوو 2500 کەس بەشدار بوون لە زۆربەی وڵاتانی دنیا و ئەو بابەتانەیە کە ئێستا گرنگن بۆ جیهان لێرەدا تاوتوێکران و باسییان لەسەر کراوە بەشێک لەو باسانە بابەتی وزە بووە وزەی خاوێنە یان وزەی ئەوەی پێ دەڵێن ئالتەرنەتیڤ ئەنەرژی یان هەروەها بابەتی ئاسایشی خوراکە کە ئەمیش بابەتێکی گرنگە ئێستا لە جیهان باسی لێوە دەکرێت بابەتی ئاسایش و سەقامگیری وڵاتان و ناوچەکان بە تایبەتی دوای بابەتی شەڕ و ئەو کێشانەی کە سەریان هەڵداوە لە ئەوروپا و هەروەها بابەتی گۆڕانکاری کەش و هەوا و کاریگەریان بەسەر وڵاتان و ناوچەکاندا ئێمە لەسەر هەموو بابەتەنە لەگەڵ ئەو وڵاتانە و ئەو کەسانەی کە قسەمان کردووە بەشداربووانی ئەم کۆڕبەندە لەسەر هەموو ئەو خاڵانە قسەی تێر و تەسەلمان کردووە و کوردستان جێگە و پێگەیەکی گرنگی هەیە هەم لە ڕووی دابینکردنی وزە هەم بۆ ئاسایشی خوراک ئێستا چاوی زیاتر لەسەر کوردستانە کە بتوانێت زیاتر دەور ببێنێت لە دابینکردنی ئەم پێداویستیانەی کە هەیە لە ڕووی ئاسایش و سەقامگیریش پێشتریش بینیمان کە کوردستان دەورێکی کاریگەری هەبووە لە ڕۆبەڕووبوونەوەی تێروریزم و لە دابینکردنی سەقامگیری لە ناوچەکە وێ ئەمە توانیمان کە پەیوەندیەکان لەگەڵ دۆستە کۆنەکانمان نوێ بکەینەوە قسەی زیاتر لێ بکەین و لەگەڵ هەندێک خەڵکی نوێش ئێمە پەیوەندی دروست بکەین و لە ڕووی ئابووریشەوە ئێمە داوامان لێکردن بێن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن لەوێ وەبەرهێنان بکەن و حتا لە سەکتەری بانکیش کە ئێمە بەرنامەیەکی تێر و تەسەلی ڕیفۆرمی بانکیمان هەیە دیسان لێرە بە چڕی لەسەر بابەتانەش قسەمان کردووە داوامان کردووە کە کۆمپانیەکانی کە پەیوەندیان هەیە یاخود دەیانەوێت لە کوردستان وەبەرهێنان بکەن بێن و ئێمەش بتوانین یارمەتیەکتر جنابی سەرۆک وەزیرە من دوو پرسیارم هەیە پرسیارێکیان لەسەر ئێستا حکوومەتی عێراق لە سەروبەندی ئامادەکردنی بودجەی ساڵی 2023 عێراق جنابەت هەفتەی پێش سەردانی بەغداد پیشاندی هەرێمی کوردستانیش بەردەوام سەردانی بەغدادەکەن هیچ بەرەو پێشچوونێگەیە بۆ ڕێکەوتن لەسەر بودجە لەسەر بابەتی نەوت و گازی هەرێمی کوردستان پێتان وایە لە ساڵی 2023 بودجە بۆ هەرێمی کوردستان ئێمە وەڵامی ئەوەی فەرمو پرسیاری دومیشم لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کۆبنەوەکانی حکوومەت ناکەن ئێستا ئێوە لە حکوومەت هەرێمی کوردستان چۆن ئەو کێشەیە چارەسەر دەکەن بۆ ئەوەی کۆبنەوەکانی حکوومەت هەرێمی کوردستان یەکێتیش لەوێ ببینێت بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم هەروەک باسکردێمە پێشەوەی بینە ئێرە سەردانی بەغدامان کرد لەوێ لەسەر کۆمەڵێک بابەت قسەی زۆر کراوە کە پێشتریش ئێمە ڕێککەوتنێکی سیاسیمان لەگەڵ حکوومەتی ئێستا هەیە پێش دروستبوونی حکوومەت ئێمە ڕێککەوتنەمان کردووە لەسەر ئەوەی چۆن ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت ئێمە قسەی زۆرمان کردووە یەکێک لەوانە بابەتی مادەی 140 بووە بابەتی کارەکردنەوە و جێبەجێکردنی ڕێککەوتنی شنگار بووە هەروەها داڕێشتنەوەی یاسای نەوت و غاز کە بە ئێمە چەندین جار شاندەکان ئێمە چوون و بەرداوامیش دەبین لە چوون بۆ ئەوەی ئێمە بتوانین
یاسەیەک ئامادە بکەین کە بگونجێت بۆ ئەم بارودۆخەی ئێستا وەکو حکوومەتێکی فدرالی عێراقی و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا پەیوەندی تەندروست بن ئەوێ ئەمانە هەمویان لە چوارچێوە یاسایەکدا ڕێک بخرێن و لەسەر بابەتی بودجەش ئێمە بودجەش بۆ ئەوەی هەرێمی کوردستانەوە بۆ یەکەم جارە هەر بۆ زانیاری کە بتوانێت بەشداری بکات لە داڕێژنەوەی بودجە بۆ ساڵی 2023 ئەوەی لەسەر هەرێم بووە ئیشەکەی خۆی کردووە ئێمە ڕاوبیر و بچوونەکانی هەرێممان بە حکوومەتی فەدرالی گەیاندووە بە جەنابی سەرۆکوەزیرانمان گەیاندووە ئێستا لەوانەیە هەندێک بابەتی تری ناوخۆشیان هەبێ هیوادارین ئەمانە هەمویان کۆتیان پێبێەوە تا زووترە ئەو بودجەیە پەسەند بکرێ لە ئەنجومەنی وەزیران دواتر ئەوێ بچێتە پەرلەمان لەوێش هیوادارین پەسەند بکرێ بۆ ئەوەی ئیتر ئەو بابەتی هیچ نەبێ ئەم ئەزمەی یان ئەم کێشە دارایی کە هەیە خاو ببێتەوە یان ئینشاڵڵا هەر نەمێنێت بابەتی دووهەم من پێم سەیرە برادەرانی یەکەتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران دەکەن و نایەن ئێمە بە هیچ شێوەیەک پێمان وان نییە کە ئەنجومەنی وەزیران ببێتە شوێنی کێشە بەڵکو هەموو ئەندامان و بەشداربووانی ئەم حکوومەتە پێویستە ئەگەر گرفتیان هەیە یان ڕخنیان هەیە قسەیان هەیە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران قسەکانی خۆیان بکەن بەڵام ئەوەی ڕاستی بێ دوای ئەوەی کە هاوکارجاف لە هەولێر شەهید کرا و ئێمە داوامان کردووە کە تۆمەتباران ڕادستی دادگا بکرێن کێشەکان گەورە کران کەواتە ئەگەر ئێستاش تاوانباران یان تۆمەتباران تاکو حکم نەدرێن تاوانبار نین بەڵام ئەو تۆمەتبارانە ڕادستی یاسا بکرێن و لێژنەی هاوبەشی شەبن لێکۆڵینەوەی تێدا بکەن پێم ئەمە کوێرەکەیە دەکرێت ئێمە دەست بە هەموو قسەکانی ترکەینەوە و حکوومەت لە سەرەتاش گوتومانە حکوومەت یاموو هەرێمی کوردستانە هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان جیاواز نییە لە ناوچەکانی تر و ناشکرێت بۆ بابەتی سیاسی یان بابەتێکی شخصی ناوچەگەرایەتی بکرێت لەم بابەتەوە بۆیە ئەوەی بەرژەوەندی وڵاتەکەی لا گرنگە بەرژەوەندی خەڵکەکەی لا گرنگە هیوادارم بێن ئەرکی نیشتیمانی خۆیان بەجێبێنن و بەشدار لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بکەن بۆ چارەسەری ئەو گرفتانێکە هەناش برای جنابی سەرۆک وەزیران من خالق علی لە کوردستان تیڤ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سەرکەوتو بوو لە هەناردەکردنی بەڕووبوومی کوردستان بە تایبەتی هەنار بۆ وڵاتانی کەندا و لێرە لەم کوڕبەندەی داڤۆس کام وڵات ئامادەیەک و بەڕووبوومی کوردستان بکرێت ئەمە یەکەم پرسیاری دوماوەیە کە زۆر باسکرا لەسەر گۆڕانکاری کەشوهەوا لە جیهان هەرێمی کوردستان و عێراقش کە ڕەنگە ساڵانی داهاتوو کە پێلێکی شکایی بربکەویتن ئەوانە چون دەتوانن هاوکاری هەرێم بکەن بۆ ئەم بەبەستە لەسەر هەناردەکردنی بەرووبوومی هەرێمی کوردستان ئێستا بۆ چەندین وڵاتی کەندا و ئێمە ئەو بەرووبوومانە دەنێرین و ڕاستە ئێستا هەنارە بەڵام بۆ ساڵی داهاتوو ساڵانی داهاتوو ئینشاڵڵا ئێمە بەتەماین ئەفراوانتری بکەین و زۆر لە بەرووبوومەکانی تری هەرێمی کوردستان بنێرین بۆ هەم وڵاتانی کەندا و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم ئەوروپاش ئێمە لێرە لە ئەوروپاش لەگەڵ چەندین وڵاتدا قسەمان کردووە بۆ ئەوەی دام بە کواڵەتی ئەو بەرهەمە ناوخۆیانی هەرێمی کوردستاندا بنێن و ڕێگەی هەناردەکردنیان پێ بدەن زۆریان هاتوونەتە پێشەوە و پێیان خۆشە و ڕاستە لەوانەیە دنیا خۆی شوێنێکی وایە بەرووبوومی زۆر لە زۆر وڵاتی تر دروستدەوی بەڵام ئێستا قەیرانێکی ئاسایشی خوراکەیە بۆیە کوردستان بووەتە جێ گرنگی بۆ ئەم وڵاتانە و دەیانەوێ هەم ئێمە بتوانین پەرە بە ئابووری خۆمان ژێرخانی ئابووری خۆمان بە تایبەتی سەکتەری کشتتوکاڵی بدەین هەم ئەوانش بتوانن سوودمەند بن لەو بەرهەمانێکە لە کوردستان ئێمە دەتوانێت بۆیان هەناردا بکەین بابەتی کەشوهەوا بابەتێکی جیهانیە ئێستا لە هەموو دنیا کەوتوتە بەر ئەم کاریگەری ئەم گۆڕانکاریانەیە کە دەکرێن و هەروە خۆشتە نەزانن عێراقێکە لە 5 گەورەترین وڵاتیکە یان زیاترین زەرەر یان زیانی پێکەوتووە هەرێمی کوردستان تاکو ئێستا ئێمە ئەگەر بتوانین گرنگی بە چۆنیەتی ئیدارەدانی سەروەت و سامان و بە تایبەتی ئاو لە هەرێمی کوردستان بدەین چۆن زیاتر بتوانین بەرووبووم لە هەرێمی کوردستان زیاتر بکەین لەوانەیە کاریگەریەکانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان کەم بکەینەوە بۆیەش ئێمە ئەوانەش دەزانن چکە جگەل لەوەی کە کەشوهەوا کاریگەری لەسەر بەرووبووم دەکا بەڵکو لە زۆر شوێنە دەتوانێت کاریگەری لەسەر بابەتی ئاسایش و بابەتی گۆڕانکاری دیموگرافی لە ناوچەکانیشدا بکرێت چونکە لە شوێنێک خواردن نەمێنێ ژیان ئەستەم بێت
خەڵک ڕوو لە ناوچەیەکی تر دەکا بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی هەموو ئەو شتانە بینەوە قسەی پێویستیشمان لەگەڵ لایەن و دۆستەکانمان کردو ئەوان گرنگی پێدەدەن چکە نیانەوێ ئەم گۆڕانکاریە ببێتە هۆکاری هاتنیان مەوجی بڵێم خەڵکە کە ڕوو لە ئەوروپا یان شوێنەکانی تریش بکەن. جەناب سەرۆک یەک پرسیاری دیکە هەر سەبارەت بە بەروبوومە خۆماڵیەکانی هەرێمی کوردستان بێگومان خەڵکی کوردستان ئێستا ینی لەبەر تەلەڤیزۆن و چاویان لەم وتوێژەی جەنابتانە چ مزگەنیەکت هەیە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان چاوپێکەوتن گەلێکی گەلێک زۆر بەتایبەت لەگەڵ وڵاتانی عەرەبی هەروەکو هاوکار ماماژەی پێکرد بەروبوومی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردووەوە هەناردە دەکرێت مزگەنیەک هەیە کە لەم نزیکانە کە سعودیەش ئاماژەی بۆ کرد کە دەیان هەوێت سەردانی هەرێمی کوردستان بکەن ئایا ئەو خۆی پێشتر جوتیارەکانی ئێمە تۆزە نیگەران بوون لەوەی کە بەروبوومەکانیان ناتوانن ساخ بکەنەوە نە لە بازاری ناوخۆیە بازارێکی دەرەکیشی بۆ نەکراوەتەوە ئێستا ئەوەی ئێمە کردومانە هەوڵمانداوە زۆربەی بەروبوومی جوتیارانە حکومە خۆی وەربگرێتەوە ئێمە کێشەی ئەوەمان هەبوو هی ستۆرج ینی کۆگا کە هەوڵماندا چەندین کۆگاش دروست بکەین بۆ ئەوەی جێگەی وەرگرتنەوەی ئەو بەروبوومانە لە جوتیارەکان دابین بکرێت تاکو جوتیار خەمی ئەوەی نەبێ دوای بەرهەمهێنانی بەرهەمەکەی چی لێ بکە و حکوومەت لە هەمان کاتدا هەوڵی ئەوەشی داوە لە سەرەتاوە ڕێگە بکاتەوە بۆ هەناردەکردنی بەروبوومەکان بۆ دەرەوەی وڵات و دۆزینەوەی مارکێتێکی بیانی ئەمە لە سەرەتاوە حکوومەت ئەو شتانە دەکا دوای ئەوە هەوڵی ئەوە دەدرێت کە کەرتی تایبەت خۆی لەگەڵ کەرتی تایبەت جوتیار خۆی لەگەڵ مارکێتێکی بیانیە ئەم کۆنتاکتە بکەن ئەم ڕێکەوتنانە بکەن کە زیاتر بتوانن بە شێوەیەکی خێراتر و باشتر بەروبوومەکانی خۆیان بەرەو دەرەوە بنێر ئەوەی من دەتوانم بڵێم ئەوەیە کە ئێمە هەوڵێکی زۆرماندا تا ئێستا سەرکەوتوو بووین هەوڵی ئەوەش دەدەین کە ئەم بەروبوومانە زیاتر بکرێن و زیاتر گرنگیان پێ بدرێ ئەوەی من داوا دەکەم لە جوتیارە بەڕێزەکان ئەوەیە کە ئەوان زیاتر گرنگی بە کواڵیتی بەروبوومەکانی خۆیان بدەن و زیاتر پەرەی پێ بدەن حتا لە ڕووی کواڵەتی و لە ڕووی کوانتتیش ینی زیادکردنی بەرهەمەکانی خۆیان ئەمە بێگومان هەم یارمەتی دەردەبێت بۆ بژێوی ژیانی خۆیان و داهاتەکەی خۆیان و لە لایەکی تریشەوە بۆ داهاتی گشتی هەرێمی کوردستانیش دەتوان یارمەتی دەربێت زۆر زۆر بەڵێ فەرموو ئێوە وەک حکوومەتی هەرێمی کوردستان چ دەکەن بۆ ئەوەی ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت وە داوای ئێوە چییە بۆ هەڵبژاردن من لە سەرەتاوە لەگەڵەوە بووم کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و ئەسڵەن درێژ نەکرێتەوە ماوەکە بەڵام ئێستا کە ماوەی بەسەر چووە و درێژ کراوەتەوە بە هەر حاڵ ماوەیەکی تر ئەبێت لەم ساڵە هەر چۆنێک بێم هەڵبژاردنە بکرێت من خۆم بە هەموو توانێ خۆم پشتیوانی ئەوم کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیاندا بکرێن و هیچ ڕێگەش بە بیانۆ نەدرێ بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە چیتر دوا بخرێت و ئەوەی لەسەر حکوومەتیشە داوینکردنی پێدەویستەکان ئێمە ئامادەینەوە بکەین بەشێکیشی بەشی یاسایەکەیە کە هیوادارم ئەوەش لە پەرلەمانەوەوانە چارەسەر بکرێن و ئیتر بەرەو هەڵبژاردنێکی سەرکەوتوو و بێگەرت ئینشاءالله هەنگاو بن زۆر سپاس جنابی سەرۆکی حکوومەت منیش دمایك بسیارە هەیە و قەیرانە وزەیە کە سەرتاسەری جیهانی بە تایبەتی ئەوروپا بەگرتیە بەریا چەندێکی سەرۆک وەزیرن عێراقی لە بەرلینێ بوو و گرێبەندێک بە حەسرەتێتا کردن و ئیستیفادەی وزەی بکەن ئایا حکوومەتە هەرێما کوردستان جدی بەشێک دیتن ژە هەناردەکردنا وزەی هەم بۆ ئەوروپا و وڵاتان دی ئەم نوکەش بەشێکین لە هێناردنا وزەی بوو دەرڤە ئەم نەفتیتنی نەردەرڤە بەس مە پێخۆشە ڕێککەفتنە بینە بەغدا ڕێکی خوشکەتن بۆندیان پێچێ بن زێدەتر بەرهینانێ لە کەرتی وزەیدا بکەین هەم بەرهەمین ناوخۆی وزەی کوردستانی زێدەکەین و هەم پێچێ بین دەورێکی باشتریشمە هەبێتن لە کێمکردنەوە ئەف ئەزماوێ گەوێل جیانێ هەیە دەستم بخۆش زۆر سپاس